گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی پەیکی کۆمەڵە. خۆشحاڵین کە بە بەرنمەیەکی دیکە لە خزمەت ئێوەی بینەرانی ئازیز دەین. بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، هاوڕێیان و چالاکانی نهێنی کۆمەڵە بۆ چەندەمین جار بەردەوام چالاکی تەبلیغیان بەڕێوە برد. هەر لە پەیوەند بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و هەروەها بەربڵاوی چالاکی تەبلیغی نهێنی بە بۆنەی ئەو ڕۆژە پرشنگدارەوە و هەروەها گوشارەکان بۆ سەر شارۆمەندانی کورد لە سەروبەندی 26 ڕێبەندان و بۆ زانیاری زیاتر و توێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ هاوڕێ موختار ئەحمەدی کادری کۆمەڵە لە زاگرۆس ئەنجام داوە. سەرنجام بۆ بینینی ئەم و توێژە ڕادەکێشم. هەروەکە بینەرانی خۆشەویست ئاگادارن لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا بەهۆی نزیکبوونەوەی ڕۆژی 26 ڕێبەندان ساڵوەگەڕی ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە وەک نەریتی ساڵانی ڕابردوو چالەکان و هەڵسوڕەوانی کۆمەڵە لە شار و ناوچە و گوندەکانی کوردستان بە شێوەیەکی بەرین دەستێندایە چالاکی تەبلیغی. لام ساڵدا سەرڕای هەبوونی دەیان لەمپەر و دەیان ڕێگر کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئامادەکاری بۆ کرا و هەڵسوڕاوانی نهێنی ئێمە لە ناوخۆی کوردستان بە شێوەیەکی ڕێک و پێکستان بە ئەو چالاکیانەی کە لە ڕۆژهەڵاتیوی و باقی ڕاگەیەندەکانی کۆمەڵەدا بڵاو کرانەوە. هەمووان ئاگادارن کە لە ئەو ماوەیەدا لەو فترە زمانیەدا کە چالاکیەکان بەڕێوە چوون ئەوە بەشێکی بچووک بوو لە ڕۆژهەڵاتیویەوە بڵاوکرانەوە. زۆر کەس و زۆر لە زۆر شوێنی ناوچەکانی کوردستاندا چالاکی تەبلیغی بەڕێوە چووە ڕێز لە ڕۆژی 26 ڕێبەندان گیراوە، بەڵام بە حکمی ئەوەی کە بە شێوەیەکی ئۆرگانیک و سیستماتیک پەیوەندیان لەگەڵ ئۆرگانی زاگرۆزدان نەبووە، بەداخەوە ئێمە نەمانتوانیوە هەموو ئەو چالاکیانەی کە لە شار و ناوچەکانی کوردستان بە شێوەیەکی خۆڕسک و سربەخۆ بەڕێوە چووە لە ڕۆژهەڵاتیوی و میدیاکانی کۆمەڵەوە منعکسی بکەینەوە. بەکردنەوەی ئاگری 26 ڕێبەندان لەسەر بەرزاییەکان لە شار و ناوچە و گوندەکانی کوردستان بە دروستکردنی پلاکاردی تایبەت بە ڕۆژی کۆمەڵە بە نووسینی دروشمەکانی پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بژی کۆمەڵە پێشوازیان لە هاتنی ڕۆژی کۆمەڵە کرد. ئەوەی کە ئێمە بیسومانەتەوە لە ناوخۆی کوردستان دەنگدانەوەیەکی باشی بووە لە ناو کۆمەڵانی خاڵک بە تایبەت ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان شەمی سیاسی وەلیا بەڕۆح و بەدڵ لەگەڵ کۆمەڵەدا بوون، سەر و دڵخۆش بوون و ئەو کارانەی ئەوانیان وەکو کارێکی پڕبایەخ و ئاڕێزدا نەر بۆ مێژووی کۆمەڵە لە قەڵەم داوە. لەم ماوەدا هەروەکە بەشێک لە بینەرانی خۆشەویستیش ئاگادارن کۆماری ئیسلامی بە پڕۆپاگەندەی لە میدیا و دنیای مەجازی ئینتەرنێتدا ئەوەی بڵاو کردوێتەوە کە بەشێکی زۆر لە چالاکانی نهێنی کۆمەڵە گیراون و ئەوە زیندان کراون. ئەوەش مەبەستی کۆماری ئیسلامی ئەوە بووە کە چالاکانی نهێنی کۆمەڵەوە ئەو کەسانەی کە بە جۆرە لە جۆرەکان ویستیان بووە لەسەر ئەو باوەڕە بوون کە دەبێت کارێ بکرێت بۆ 26 ڕێبەندان دڵسارد بکەنەوە سەرڕای هەموو ئەو گوشارانە ئەو هەڕەشانە و ئەو لەمپەرانەی کە دەستگا ئەمنیەکانی وەکو سپای پاسداران وەکو بەسیج وەکو هێزی ئینتیزامی وەکو وەزارەتی ئیطلاعات پای پاسداران و هەموو ئەو ئۆرگانە ئەمنیەتی و نظامیانەی کە دادەستی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و چالەکانی سیاسی و مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەیانتوانیوە ورەی پۆڵاینی خەڵک وەچالاکانی نهێنی کۆمەڵە بڕوخێنن، بەڵکو بەو پەڕی وشیاری لێوەشاوەیی لێ هاتووی و بوێریەوە ئەوان توانیویان سەرڕای هەموو ئەو لەمپەرانەی کە ئاماژەمان پێکرد و ئەو ئۆرگانە سەرکوتگەرانە چالەکانی نهێنی کۆمەڵە توانیان سەر بەرزانە ئەرکە تەشکیلاتەکانی خۆیان بەڕێوە ببەن، ڕێز لە ڕۆژی کۆمەڵە بگرن و جارێکی دیکە بیسەلمێن بە کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی بە زەبری هێز و سەرکوت ناتوانێت ورەی قایم و لە بنەهاتووی چالەکانی نهێنی کۆمەڵە بڕوخێنێت و جارێکی دیکەش ئەوان سەلماندیان کە ئێمە درێژەدەری ڕێگای ئەو شەهیدانین کە ساڵەهای ساڵە لە پێناو ئازادی، دیموکراسی و بەدەستهێنانێکی دنیایەکی دوور لە چەوسانەوە و فێدرالیزم بۆ کۆمەلگای ئێران و کوردستان ئێمە لە خەبات ڕناوەستین و درێژەدەری ئەو بیرروبۆچوونە سیاسیانن کە کۆمەڵە ڕەچاوی دەکات. جارێکی دیکە هاوڕێیانی کۆمەڵە و سەرجەم دۆستان و هەوادارانی کۆمەڵە لە ناوخۆی کوردستان بە نەیارانی کۆمەڵیان سەلمان کە کۆمەڵە حیزبێکی لە بنەهاتوویە لە مێژووی خەباتی شۆڕژگێڕانەی کوردستانداوە تا هاتووە جێگە و پێگەی لە ناو کۆمەڵانی خەڵکدا تەوتر و بەهێزتر بووە. لێرەدا جێگای خۆیەتی سپاس و پێزانینی خۆمان سەرجەم هاوڕێیانم لە ڕیزەکانی کۆمەڵەوە پێشکەش بە ئەندامانی ڕێختنی کۆمەڵە لە ناوخۆی کوردستان و ئەو کەسانش کە بە شێوەیەکی سربەخۆ ئەو ئەرکانیان بەجێگەیاندووە سپاسیان بکەین و ئەوە پێیان بڵێن کە ئەوان جارێکی دیکە بەڵێنیان تازە کردەوە لەگەڵ ڕێبازی شەهیدان، جارێکی دیکە ئەوەیان سەلمان کە درێژەدەری ڕێبازی پڕ لە شانازی کۆمەڵان، جارێکی دیکە سەلماندیان کە
کۆمەڵا لەناو قوڵایی دڵی خەڵکی کوردستاندا جێگە و پێگەی خۆی هەیە. جارێکی دیکە سەلماندیان کە کۆمەڵا قەڵای لە بن نەهاتووی بەزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستانەوە هیچ لەمپەر و ڕێگرێک ناتوانێت پێش بە چالاکی و هەڵسوڕانی ئەوان بگرێت و بۆ جارێکی دیکە بە بنەماڵەی شەهیدان، زیندانیانی سیاسی، پێشمەرگە دێرینەکان و هەموو ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان و ساتێک لە ساتەکان لەگەڵ ڕێبازی کۆمەڵەدا ماندوو بوون، ئازیز و کوڕ و کچانی خۆیان لەدەستداوە، پەیمانیان تازە کردەوە کە ئەوان درێژەدەری ڕێگای پڕ لە شانازی کوڕان و کچان، دایکان و باوکانی ئەوان و درێژدەری ڕێبازی پیرۆزی ئەوانن. لێرەوە سپاسیان دەکەین و ماندوو نەبن و دەستیان خۆش بێ بۆ ئەوەرکانەی کە بەجێیان گەیاندووە. چالاکی ئەندامانی کۆمەڵا لە شاری سلێمانی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا ژمارەیەک لە ئەندامانی کۆمەڵا لە شاری سلێمانی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا لەبەر باخی گشتی میزی کتێبیان دانا. لەم چالاکی ئەندامانی کۆمەڵا لە شاری سلێمانی بە بڵاوکردنەوەی ژمارەیەکی تایبەتی ئاسۆی ڕۆژهەڵات لەسەر مێژووی کۆمەڵە و هەروەها کتێب و نووسراوەکانی تایبەت بە کۆمەڵا، برۆشۆری تایبەت بە ڕۆژی کۆمەڵا بە شێوەیەکی بەرین بڵاو کردەوە. بەڕێوەچوونی ڕێوڕسمی 26 ڕێبەندان لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵا. بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵا، ڕێوڕسمێک لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵا بەڕێوەچوو. راپۆرتی هاوکارم ئەبینین و دێمەوەلاتان. ڕۆژی شەممە ڕێکەوتی 25 ڕێبەندان کاتژمێر 2 دوانیوەڕۆ لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێوڕسمێکی بەشکۆ بە بەشداری پێشمەرگە و کادر و ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها چەند ئەندام پارلەمانی کوردستان و چەند لایەنی حیزبی و کەسایەتی سیاسی بەڕێوەچوو. بەم جۆرە ساڵوەگەڕی گیانبەختکردنی کاک حەمەحسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە و ئاشکرابوونی خەباتی کۆمەڵا بەرزڕاگیرا. هاوڕێیان موختار ئەحمەدی و ماریا حەسەنپور پێشکەشکارانی ڕێوڕسمەکە پاش بە خێراتنی میوان و بەشدەربووان ڕیزی بەرنامەی ڕێوڕسمەکەیان ڕاگەیاند. سەرەتای ڕێوڕسمەکە بە سرودی بانگەواز سرودی ڕسمی کۆمەڵە و چەند ساتێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی ڕێبەری گیانبەخت کرد و کاک حەمەحسێن کەریمی و سەرجەم شەهیدانی کۆمەڵە و هەروەها ئەو ڕۆڵە قارەمانانەی کە لە بەرەکانی شەڕ دژی هێزەکانی داعش شەهید کراون دەستی پێکرد. دواتر بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵا وتارێکی پێشکەش بە بەشداربووان کرد و لە بەشێک لە وتارەکەیدا دەستخۆشی کرد لە هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو بەرەکانی شەڕی نەتەوەی کورد لەگەڵ دوژمنانی بەتایبەتی ئەو پێشمەرگانەی کە لە شەڕی دژی داعشدان و دواترێ ژیادێکی کرد لە کاک حەمەحسێن کەریمی وەک یەکێک لە ڕێبەران و دامەزرێنەرانی کۆمەڵە و پاشان ئاماژەی بە هەوڵ و کاریگەریەکانی لەسەر بزوتنەوەی هەقوازانە و عەداڵەتخوازی کوردستان کرد و سوپاس و ماندوونەبوونی لە هاوڕێیانی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا بە بۆنەی چالاکیەکانیانەوە کرد و ماندوونەبوونی و دەستخۆشی کرد لە خۆڕاگری زیندانیانی سیاسی و چالاکانی مەدەنی و هەروەها 26 ڕێبەندانی پیرۆزبایی کرد لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان، پێشمەرگەکانی کۆمەڵە و زیندانیانی سیاسی، کەم ئەندامانی سەنگەر و بەگشتی بزوتنەوەی گەلی کورد. کاک عەبدوڵڵا موحتەدی لە درێژەی قسەکانیدا وێڕای ئاماژەدانێک لەسەر نەهامەتیەکانی گەلی کورد لە ساڵی ڕابردوودا و هەروەها دەستکەوتەکانی گەلی کورد لەو ساڵەدا لە درێژەی قسەکانیدا وتی کوردی ڕۆژهەڵات و کۆمەڵا لە خەبات و پشتیوانیکردن لە پارچەکانی دیکەی کوردستان ڕانەوەستاون و ئەوەی لە دەستیان هات بۆ پاراستنی خاکی کوردستان لە بەرەکانی شەڕی دژی داعش بەڕێوەیان برد. سکرتێری گشتی کۆمەڵا هەروەها باسێکی لەسەر سیاسەتە نەرێنیەکانی کۆماری ئیسلامی ڕوو بە خەڵکی کوردستان کردووتی سیاسەتە دژەمرۆیەکانی کۆماری ئیسلامی بە دواهاتێکی خراپی لەسەر ژیانی خەڵکی کوردستان بەتایبەتی زەحمەتکێشان و کرێکاران بووە. ئەو هەروەها وتی کۆماری ئیسلامی لە ماوەی هاتنە سەرکاری تا ئێستاکە لەگەڵ ئەوەی کە ئێران وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام خەڵکی تا دێت هەژارتر دەبێت و ئێران ئێستاکە زیندانی ژنان، ڕۆژنامەنووسان، چالاکانی سیاسی و نەتەوە جیاوازەکانە. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لە بەشی کۆتایی وتەکانیدا ڕوو بە بەشەکانی دیکەی کوردستان وتی ئێوە دۆستان و هاوڕێیان و هاوخەباتانمان لە کوردستانی باکوور و ڕۆژاوا و باشوور کە ئێمەتان، ئێمەی کوردی ڕۆژهەڵاتان لە هەموو خۆشی و ناخۆشیەکان، لە هەموو ئێش و ئازارەکان، لە هەموو دەستگرۆی و هاوپشتیەکاندا
لەگەڵ خۆتان و لە سەنگەری پاڵ خۆتان دیوە. ئێرانمان لێم مەکەن بە دۆست و هاوپەیمان. دۆست و هاوپەیمانی ڕاستەقینەی ئێوە ئێمە بووین و ئێمەین. ئێش و ئازارەکانمان تێبگەن، ڕێز لە خەباتەکەمان، لە مێژوومان، لە ویست و ئیرادەی کۆمەڵانی خەڵکمان، لە سەروەریمان و لە سەربەخۆییمان بگرن و لە خەباتی ئەو ڕۆو داهاتووماندا هاوپشتیمان بکەن. بە دوای وتەکانی سکرتێری گشتی کۆمەڵا لەلایەن گروپی مۆسیقای لۆر، سرودی ئەی شەهیدان و چەند سرود و گۆرانی دیکەش بەدەنگی کاک میدیا حسین پێشکەش بە بەشداربووان کرا. پاشان و لە درێژەی ڕێوڕسمەکەدا پەیامی ڕێکخرا و حیزب و لایەنی سیاسی و مەدەنی و هەروەها کەسایەتیە سیاسیەکان خوێندرایەوە و لەو پەیامانەدا پیرۆزبایی 26 ڕێبەندان لە پێشمەرگە و ئەندام و ڕێبەرایەتی کۆمەڵە و خەڵکی کوردستان کراو، هەروەها لەلایەن ڕێکخرا و کەسایەتیە سیاسیەکانەوە دەستخۆشی لە هێزی پێشمەرگەی کۆمەڵا بە بۆنەی بەرگریکردنی لە خاکی هەموو پارچەکانی کوردستان، بە تایبەتی لە شەڕکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لەگەڵ داعشدا لە باشوور و ڕۆژاوای کوردستان کراو، هەروەها چەندین پەیامی دیکەش بە بابەتی جیاجیاوە خوێندرایەوە. دواتر پەیامی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا زاگرۆس لەلایەن موختار ئەحمەدیەوە خوێندرایەوە. دواتر پەیامی لاوان ژنان و خوێندکارانی ڕۆژهەڵات لەلایەن هاوڕێسەیران غەفوری خوێندرایەوە. پاشان و بۆ جارێکی دیکە گروپی مۆزیکی لۆر گۆرانیەکی دیکەیان پێشکەش بە بەشداربووان کرد و هەروەها بە دوای کۆتاییاتنی ئەو گۆرانیە لەلایەن ژمارەیەک لاوی کچ و کوڕی ڕیزەکانی کۆمەڵەوە بە هەر یەک لە ئەندامانی گروپی مۆسیقا چەپکە گوڵێک پێشکەش کرا. ئەو ڕێوڕسمە بە خوێندنەوەی هۆنراوەی من کۆمەڵەم لەلایەن هاوڕێشوانە ڕەحمانیەوە کۆتایی پێهات. هەر لەو پەیوەندیەدا ڕۆژی یەکشەممە 26 ڕێبەندان ڕۆژنامەی ئاسووی ڕۆژهەڵات بە بۆنەی 36مین ساڵوەگەڕی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵا تایبەتنامەیەکی دەرکرد و لە ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵا لە نێوان بەشداربووان و ئامادەبوواندا بڵاوکرایەوە. لەو تایبەتنامەدا ژمارەیەک لە کادر و ئەندامانی جیلی نوێی خەباتکاری ناوڕیزەکانی کۆمەڵا لە پەیوەند لەگەڵ مێژوو خەباتی کۆمەڵە و هەروەها کاریگەری ئەو حیزبا لەسەر بزوتنەوەی هەقوازانە و دادپەروەری گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات نووسیویانە کە بریتی بوون لە بابەتی ئەنوەر ئەسەدزادە لەژێر ناوی 26 ڕێبەندان کۆمەڵا دیسکۆرسی پێشکەوتن خوازانە، ئاوات قورەیشی کۆمەڵا کودی گۆڕینی پیرۆزیەکان، سالار پاشایی 26 ڕێبەندان و گوتاری کۆمەڵا، ئەمین سۆرخابی 26 ڕێبەندان چۆن دەبوژێتەوە، جەمشید بەهرامی ئەدەبیات و هونەری چینی چەوساوی کوردستان، فارۆق وەکێڵی لێکۆڵینەوەیکی کورد لەسەر گەشە و پێگەی کۆمەڵایەتی کۆمەڵا، مەتین ڕۆژهەڵاتی کۆمەڵا نمونەی حیزبێکی ئینترەسان، حامد چاوشین بەستێنە مێژوویەکانی بزوتنەوەی نوێی کوردستانی ڕۆژهەڵات، جەلیل ئازادیخواز 26 ڕێبەندان پێویستیەکی بابەتی و دیسکۆرسێکی نوێ، سۆران سەلیمی کۆمەڵە و ژنان، هیوا سەلیمی کۆمەڵا ئەندیشەی چەپ و پراگماتیزم، بیژەن قوبادی کۆمەڵا ڕێکخراوێکی سیاسی یان بزوتنەوەی کۆمەڵایەتی، ئارام بۆداغی وتەیەک لە سەروبەندی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا، فواد شێربێگی دەوری کۆمەڵا لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان. لەو تایبەتنامەدا سامان ڕێشەساحێب و توێژێکی مەیدانی لەگەڵ چەند کەس لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا سازدا بوو کە تێیدا ئەبوبەکر مودەڕەسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵا ئاماژەی بەوە داوەکە کۆمەڵا بۆ دەوری داهاتوش لە هەستانی جەماوەری عەداڵەتی کۆمەڵایەتی و چەپ دەورێکی گەورە دەگێڕێ لە بزوتنەوەکەدا. ساڵح شەریفی ئەندامی کۆمیتەی ناوەندی باسی لە خەباتی نهێنی کردووە وتوویەکە خەباتی نهێنی شێوازیان مێتۆدی کاری دڵخواز و هەڵبژاردەی خودی حیزب و لایەنە بەڵکو شێوەیەک لە شێوەکانی خەباتە کە ڕۆڵ و کاریگەری پڕبایەخ و حاشا هەڵنەگری هەیە لە خەباتێکی شۆڕژگێڕانەی جەماوەریدا. هەروەها ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی ئەو حیزبا ئاماژەی بەوە کردووەکە جیایی دین لە دەوڵەت و کارکردن بۆ جێخستنی ئەم چەمکە ڕابەریکردنی خەباتی کرێکاران و زەحمەتکێشان و عەداڵەتی کۆمەڵایەتی هەردەم سیاسەتی کۆمەڵە بووە. ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵا باسی لەوە کردووەکە ژن و کۆمەڵا زۆر بە خێرایی وەکو دوو چەمکی گیانەکراوە لە یەک مەترەح بوون. زاگرۆس خۆسەویش ئەندامی کۆمیتەی ناوەندی ئاماژەی بەوە کردووەکە بیرۆکەی عەداڵەتی کۆمەڵایەتی یان هەمان دادپەروەری کۆمەڵایەتی وەک پێناسەی کۆمەڵا لە مەیدانی خەبات و لە لاپەڕەکانی مێژوودا جێگیر بووە.
کۆبوونەوەی سەرۆکی پەرلەمان لە ستۆکۆڵمی وڵاتی سوێد بە بەشداری هەیئەتێک لا کۆمەڵی شۆڕژگەر لە وڵاتی سوێد کۆبوونەوەیەک بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان لە شاری ستۆکۆڵم بەڕێوەچوو. هەر سەبارەت بەو کۆبوونەوە و توێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ دڵنیا ڕەحیمزادە ئەندامی کۆمەڵە ئەنجام داوە کە بەڕێزیان زانیاری زیاترتان پێشکەش دەکات. دووشەممە 16 فێبریواری سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان و سەرۆکی کۆتلە سیاسیەکانی پەرلەمان بە ڕسمی سەردانی سوێدیان کرد. ئەم هەیئەتە لەلایەن کۆمیتەی هاوکاری هێزە سیاسیەکانی کوردستان و فدراسیۆنی کۆمەڵە کوردیەکانی وڵاتی سوێدەوە بەڕێوەچووە هەر بۆ ئەو هەیئەتەش کۆبوونەوەیکیان لەسەر بارودۆخی کوردستان ساز کرد و بانکێشتی هەموو کوردەکان و ئەحزابی کوردی چوارپارچەی کوردستان کرد. لە کۆبوونەوەکەدا ژمارەیەکی زۆر لە نوێنەرانی حیزب و کەسایەتی سیاسیەکانی هەر چوارپارچەی کوردستان بەشداریان کردبوو هەر بۆ بۆنێشەوە لەلایەن حزبی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانەوە شەندێک کە بریتی بوون لە هاوڕێیان خەلیلی عەبدوڵڵاهی زاد، فاتمە محەممەدی، عەلی ئاشناگەر، سالاری ئاشناگەر، مهرانی عەباسیان و هەروەها خۆشم بەشداریمان کرد لە ئەو کۆبوونەوەیەدا. لە کۆبوونەوەکە سەرەتا کۆبوونەوەکە سعاتی 6:30 ئێوارە دەستی پێ کرد و دەستپێکەکەی بە چەند قسەیەک لەلایەن دوودانە بەرپرسی کۆمەڵە کوردیەکان و هەروەها هێزە سیاسیەکانی کوردستان دەستی پێکرد. پاشان سەرۆکی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بارودۆخی هەستیاری کوردستان و هەروەها بەرەو ڕووبوونەوە لەگەڵ داعش قسە و باسێکی پێشکەش کرد و هەروەها باسی لەوە کرد کە لە ئێستادا یەکدەنگبوونی کوردەکان پێویستە و هەروەها باسی لەوە کرد کە چەندە دوولایەن پێویستیان بەیەکە لە هەلومەرجی ئێستادا. ئاماژەیدا بە باری ئابووری کوردستان و ئەوەی کە ئێمە نابێ بەس جەخت بکەینەوە لەسەرەوەی کە لەسەر داهاتی نەوتی کوردستان دەبێت داهاتی تری بۆ خۆی دەست پێ بکات و داهاتی تری ببێت چونکە ئەگەر تەنها سەرچاوەی بەرهەمەکانی کوردستان بەرهەمە نەوتیەکان بێت ئەوە ڕاستەوخۆ لەسەر بارودۆخی ئابووری کوردستان و هەروەکها ئێستا کە هەیەتی تەسیری ئەبێت و بە باری منفیشە و تەسیری زۆر ئەبێت چونکە لە کاتێکا کە نەوت قیمەتی نەوت دابەزێ هەروەکو ئێستا کە قیمەتی نەوت دابەزیوە لە هەمان کاتیشە بودجەی کوردستان و داهاتی کوردستان دێتە خوارەوە و تەنانەت لە لایەکی تریشەوە ئەگەر تەنیا بەرهەمی نەوت بێت ئەو کاتە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی بەغاش کەمێک قورستر ئەبێتەوە دەنا ئەگەر بەرهەمی تری ببێت هەرێمی کوردستان ئەوە دەتوانی بە شێوەهای جۆرا جۆر لەگەڵ حکوومەتی بەغا هەڵسوکەوت بکەی و مامەڵەی لەگەڵا بکەیت. هەروەها باسی کردەوە لە کوردەکانی پارچەکانی تری کوردستان و باسی لەوە کرد کە ئێمە هەمومان لە ئێستادا دەبێ هاودەنگ بین و باسی لە گرنگی گرتنی کۆنگرەی نەتەوەی کورد کرد. لە کۆبوونەوەکەیە پاش تەوابوونی قسەکانی سەرۆکی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەدرا بە بەشداربووانی کۆبوونەوەکە کە قسە و باسی خۆیان بکەن و پرسیاری خۆیان ئاراستەی سەرۆکی پەرلەمان و نوێنەرانی پەرلەمان بکەن. لە تێبینیەکانە زۆر کەس لە بەشداربووان دیارە پرسیاریان کرد بەڵام چەند پرسیارێک کە هاوشێوەی یەک بوون ڕوبەڕووی سەرۆکی پەرلەمانی کوردستان و بە تایبەتی نوێنەری پەرلەمان نوێنەری کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمان بوو چەند کەسێک داوایان لێکردن کە چیتر ڕێگە نەدەن بە مەلاکان لە مزگەوتەکانە فتوا بدەن و مناڵەکانیان هەڵفری بێنن چیتر ئەم فەرەڕۆیانەی مەلاکان لەناو مزگەوتەکان کۆتایی پێبێن و حکوومەتی هەرێم کارێک بکا بۆ ئەوە. هەروەها لەلایەن هاوڕێ سالاری ئاشناگەر باس لەوە کرا کە دیارە بە خێراتنی کرد لە باسی لەوە کرد کە پێویستە لەسەر دۆستایەتی نێوان خەڵکی کوردستان بەڕێوەبەری بتان پێداگری بکرێت و هەروەها باس لە بەرژەوەندی بەرچاوگرتنی بەرژەوەندی حیزبەکانی تری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان کرا و هەروەها منیش پرسیارێکم ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە چیتر ئیجازە نەدەن بە ناو دیپلۆماسیە و بەرژەوەندی حیزبەکانی تر وەلا بخەندرێ. لە کۆتاییشە سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی دیارە مەجالێکی زۆر نەبوو بەڵام بە شێوەی کورد جوابی وەڵامی زۆربەی پرسیارەکانی داوە و کۆبوونەوەکە کۆتایی پێهات. ڕێوڕسمی بەخاستباردنی هاوڕێ عەتا محەممەد ئەمینی لە دانمارک ڕۆژی شەمە ڕێکەوتی 14 مانگی فێڤریەی 2015 تەرمی هاوڕێ عەتا محەممەد ئەمینی ئەندامی کۆمەڵە کە بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە ماڵئاوایی لە ژیان کرد لە ڕێوڕسمێکی شکۆدەردا و بە بەشداری تەیفێکی گەورە و بەرینی کۆمەڵە و دۆستان و لایەنگرانی لە وڵاتی دانمارک بە خاکسپێردا و
دۆستان و هاوڕێیانی بە بەشداربوونیان لەو ڕێڕسمەدا یادی هاوڕێ عەتایان بەرزڕاگرت. شایانی باسە هەیئەتێک لە ئەندامانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە وڵاتی ئاڵمانەوە بەشداری ئەم مەراسمەیان کرد. دایە خەدیجە خۆسرەوی دایکی شەهیدێکی کۆمەڵا ماڵئاوایی لە ژیان کرد. بەپێی هەواڵێکی گەیشتوو، دایە خەدیجە خۆسرەوی دایکی هاوڕێ گیانبەخت و عەلی خودایار بەهۆی نەخۆشیەوە ماڵئاوایی لە ژیان کرد. دایە خەدیجە خۆسرەوی دایە گەورەی هاوڕێ سەرگوڵ خودایار ئەندام و پێشمەرگەی کۆمەڵەیە. ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵا سەرەخۆشی لە بنەماڵەی بەڕێزی دایە خەدیجە دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان دەزانین. تێکۆشەرێکی نهێنی کۆمەڵا بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. ڕۆژی پێنجشەمە 23 ڕێبەندان تێکۆشەرێکی نهێنی کۆمەڵا بە ناوی دیاکۆ عەلاءەدینی بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای چالوس گیانی لەدەستدا. هاوڕێ دیاکۆ عەلاءەدینی ساڵی 1365 هەتاوی لە شاری سەقەز لەدایک بووە. هاوڕێ دیاکۆ عەلاءەدینی لە ساڵی 89 هەتاوی پەیوەندی تەشکیلاتی لەگەڵ زاگرۆسی کۆمەڵەی شۆڕژگێڕ بەشی سەقز گرتووە و لە بەڕێوەبردنی ئەرکە پێستبێردراوەکانی کۆمەڵا وەک تێکۆشەرێکی بە باوەڕی ڕێبازی کۆمەڵا درێغی نەکردووە. ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵا بەم بۆنەوە لێرەوە سەرەخۆشی لە کەسوکاری هاوڕێ دیاکۆ عەلاءەدینی دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان دەزانین. بینەرانی ئازیز، هەر لێرەدا و بەم شێوەیە گەیشتینە کۆتایی یەکێکی دیکە لە بەرنامەکانی پەیکی کۆمەڵا. زۆر سپاسی ئەو هاوڕێیانە دەکەین کە تا ئێستا پەیوەندیان بە ئێمەوە گرتووە. ئێوەی بەڕێز دەتوانن بابەتی پەیوەندیدار بە بەرنامە و هەروەها سەرنج و پێشنیارەکانتان لە ڕێگەی فەیسبوک و ژمارە تەلەفۆنی بەرنامەکەمان کە لەسەر شاشەی تیڤی نووسراوە بگێنن بە دەستمان و لە دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان بەشدار بن. تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە شەو ڕۆژێکی شاتان بۆ بە ئاوا دەخوازم. هەر شاد بن.